قاچاقچێتی باوترین کەسبی سیاسی سنوورەکەن. پێشینانی زوو ڕەحمەتیان لێبێ وایان دەفەرموو دیزەیەک بیکەیت سەرە خوار چی تێدا بێت هەر ئەو دێتە خوار. ڕەنگە بەم پەندە تێبگەین کە ئیدارەدانی هەرێمی کوردستان بە تەواوی و بەو خراپەکاری و ستەمکاری ئێستا هەیەتی هەر لە گەندەڵی و دزی تا دەگاتە بەرتیل و قاچاقچێتی. جا قاچاقچێتی چ مادەی هۆشبەر بێت یان مامەڵەکردن بێت بە جەستە و دین و ژینی خەڵک تا دەگاتە دەنگەکان تەواوی ئەم ناشرینیانەی کە کورد لە سایەیانەوە نەیتوانیوە ببێتە هیچ مای شۆک نییە، چونکە ئەم دیزەیە هەمان ئەو شتەی تێدایە کە لەی هەڵدەڕژێ. بەواتای پەندەکە بێت ئەوەی ئێستا لەسەر زەمین و واقعی کۆمەلگەی کوردی ڕوودەدات ئەمان ئەو شتەیە کە لە هەناوی ئەو سیاسی و دەسەڵاتدارانەدایە کە لە هەکبەیاندایە. قاچاقچێتی شوناسی سیاسەتی ئەحزاب و دەسەڵاتی کوردی لە ئێستادا لەسەر سنوورەکانی کوردستان بەڕووی وڵاتانی بەناو دراوسێ و بەناو و بەواقع داگیرکەر کورد لە شوێنی جموجوڵی بازرگانی وەک کیانێکی باوەڕ پێکراوی دانپێدانرا و لە چوارچێوەی دەستوری عێراقدا دەستی داوەتە قاچاقچێتی. کاتێک لە جۆری ئیدارەدانی ئەوان لە ڕووی ئابووریەوە سیر دەکەیت هیچ کات وە هەز ناکەیت کورد خاوەنی کیانە، زیاتر لە باند دەچێت و پێناسەی باند وەردەگرێت. ڕەنگە لە هیچ شوێنێک بەدەر لە هەرێم ڕووی نەدابێت کە خەڵک لەسەر سێتێک مەشروب بگیرێ و چاوپۆشی لە بارێک مەشروب بکرێ. ڕەنگە ڕووی نەدابێ لە تاریخی بەشەریەتدا بەدەر لە هەرێم کەسێک لەسەر کەمێک هێرۆین و تلیاک و شیشە بگیرێت بەڵام لەسەر دەیان بار و تڕێلە لە مەوادی هۆشبەر ئازاد بێت. ڕووی نەداوە لە هیچ شوێنێکی تر لەسەر دەبەیەک نەوت و بەنزین بتگرن بەڵام لەسەر نادنە دەرەوەی دەیان هەزار تانکی پڕ لە نەوت و گاز و بەنزین ئازاد بیت. ڕەنگە هەرێمێک بین لە کتێبی گینس کە لەسەر تاوانی بچووک خەڵک بگرین و لەسەر تاوانی گەورەش خەڵات بکرین. دوای زیاتر لە چارەکە سەدەیەک لە ئیدارەدانی کوردستان لەلایەن کورد بەهۆی ئەو ئیدارەدانە قاچاقچێتیەوە لە هەموو دەم بەرباتر و بەئازادتر و بێلانەتر و پێحاڵترە. هیچ کەسێک لەم نیشتیمانەدا نادۆزیتەوە لە سایەی ئەواندا دەیان خەون و هیوای ئەسپاردەی خاک نەکردبێ. ئێستا بە هەر گۆشەیەکی وڵاتدا ڕێ دەکەیت ئەو خەنجەرت بەردەکەوێ کە کورد وەشاندوویەتی. ئێستا کورد وتەنی هەمووان کەوتونەتە سەر ساجی عەلی بەدەر لەم کەسانەی کە وەک باند ئیدارەی ئەم وڵاتە دەدەن. ئەم باندە ڕیزی تانکەرەکانیان لە ڕێگەیە و خەڵکی هەژار و بەژمەینەتیش ڕیزی ئەو ڕێگایان گرتووە کە لە نیشتیمان دەیان باتە دەر و خەریکی فرۆشتنی ژیانی خۆیانن لە پێناو کڕینی نانی سبەی.